بە بەشداری نزیکەی 100 کۆمپانیا دووەمین پێشنگای سنعفی عێراق لە سلێمانی کرایەوە. پێشنگاکە تایبەتە بەو کەلوپەلە پیشەسازیانەی کە لە ناو عێراقدا دروست دەکرێن و بەرهەمی ناوخۆین. هەر بەمە بەست ناوەکەیمان ناونا سەنعفی العێراق، چونکە هەموو شتێکی سناعی عێراقیە، واتە هەموو بەروبووم و کەلوپەل و بابەتەکان هی ناوخۆی عێراقە، لە پیشەسازی سووک و مامناوەند تا پیشەسازی قورس و سەنگینی تایە و هۆڵدینگەکانی عێراقی زۆربەی تایە گروپە کۆمپانیا بەناوبانگەکانی عێراق. ئەم پێشانگایە هەوڵێکە بۆ ئەوەی برەو بەمە بدەین، پەرە بەمە بدەین، بتوانین هاوڵاتی لەو شوێنانەی کە بەردەستەوە ممکنە پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستێ. ئێستا کۆمەڵێک پیشەسازی ئەلکترۆنیات و کارەبایی و مەوادی شاشە و ئاسن و شیش و چیمەنتۆ و بینا لە عێراقا بەرهەمە هێنرێکە کوالیتەکەی منافسی کوالیتی وڵاتانی ڕۆژ هەڵاتی دەوروبەرمانەکە. بەپێی زانیاریەکان بەشێکی زۆر لە کارگە ناوخۆیەکانی هەرێم ئێستا چالاکیەکانیان و کارگەکانیان گواستۆتەوە بۆ عێراق بەهۆی کار ئاسانیەکانی حکوومەتی عێراق و بارگرانی کارکردنیان لە ناو هەرێم بۆ بەرهەمی ناوخۆیی. وەزیری بازرگانی هەرێمیش نکۆڵی لەوە دەکات. ئێمە هەموو هاوکاریەکی ئەوەی کە پێمان کرابی کردومانە، بەڵام هەندێک شت ماوە نەمانتوانیەوە بۆ نمونە کارەبا بە و سەعرە هەزارە بێت خۆتان دەزان ئەزمەی کارەبا هەیە، ئەوی دەر کار ئاسانیمان بۆ کردنە بە گۆڕینی یا بەرگەی هەندێک لە یاسایەکان بە ئیعفای گومرجی بە حیمایەی ئینتاز ئەوەمان کردنەوە، بەڵام شتێکی ئەوە نییە کە کەسێک بچێت لێرە لە بەشەکانی تری عێراق تەنانەت لە دەرەوەش کارگە دابنێت. کۆمپانیەکان دەڵێن بەکردنەوەی ئەم پێشنگایە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ بازرگانەکانی عێراق دروست دەکەن. ئەم پێشانگا و دەرفەتەوە تۆ دروستەکە کە تۆ دیت ئەم کۆمپانیا نابینی بزانانی کێ مەسەڵەن خەیان خوشتە دروستەکە کێ لە مەجای خۆیان لە مەجای پێشانگا چ معاملایە وەکو معاملە ڕئیسیەکان بەشداریەکەن و تۆ بیت وەکو پشتگیریەک معاملە و کۆنتاکتی لەگەڵمان نابێ. ئێمە لەم پێشانگا ناتوانین بە یەکترین خۆمان بناسیێنین، من بزانم چ معاملێکی تایە ئەو بزانێ مەسەن شەرکێکی ڕکلامی وەکو من لێرایە کە پێویست نەکات مەسەلەن چێ لە سین ساعاتی دروستکە، قەڵەمێ دروستکە، فلێکسێ تەبعکە بێتۆ لە ئەو پارە و ئەو سەرمایە کە پێێتی لە ناو وڵاتی خۆیان گۆڕانکاری و ئاوردەی پێکات و ئیشی پێ بکات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەهۆی هاوکاری نەکردنی خاوەن پیشە ناوخۆیەکان و کارگەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەشێک لە کارگەکان داخران و بەشێکیان کارەکانیان بۆ عێراق گواستوەتەوە، بەڵام تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم نکۆڵی لەوە دەکەن و دەڵێن هاوکاری تەواوی کارگەکانیان کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.